هزاران سلاف و هیوین دم خوش اف داخل شمویه بخیر هاتنا ودکم جبو برنامه ده یا کرد کنکشن لیره دنگ امریکا لواشنطن لای منی شو بلن صالح آوات خوازی او پری خوشیتانم عزیزانم لشاروی ام برنامه داجماره بابت موامه دکراو لوانا بکارهنانی چکی کیمیایی للایەن توونڕەوانی دەوڵەتی ئیسلامیەوە. راپۆرتێک لە شوێنی تەقینەوە خۆکوژیەکەی شاری سروج لە تورکیا بابەتێکیش لەسەر ئاستی هەژاری لە عێراق و هەروە راپۆرتێکیش لەسەر بەرنامەی ناوکی ئێران و ژمارەیەک بابەتی تریش. ترکیە دەبێژە فڕۆکردنەوەی شەڕ هێریشکردە سەر کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش سووریادا. بەشداریە تورکیا دشەڕێ دژی کۆمەڵێن تون ڕێدا پێشهاتێک نوویە. هەفدەمێ هێریشان لەسەر بنگەهێن داعش کار بەدەستێن تورکیا دەبێژن وان 251 کەس گرتن لە دەمێ بەسەرداگرتندا لەسەر بنگەهێن داعش و ملیتانên کورد. هێزن ئەولەهیە بە پشتەوانیا فڕۆکان بەسەر 100 جیهان دەگرت لە سەرانسەری ئەستانبولێ. ئەف کریار هەفدەمێ ڕێکەوتنا تورکیا و ئەمریکا بوو لەسەر بکاری ئینانا بنگەهێ ئەنجەرلیکیە تورکیا بۆ هێریشان لەسەر کۆمەڵێن تیرۆریست. وەزیری بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە سەردانێکی لە ناکاو دەگاتە بەغدا و هەوڵەکانی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ئۆباما بۆ پشتیوانی عێراقیەکان لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا پشت ڕاست دەکاتەوە. ئاشتن کارتەر بە سەرۆکوەزیری عێراقی وتووە ئەم ڕێکخراوەی دەوڵەتی ئیسلامی سەر ناکەوێت وەک دەڵێ هەمیشە گیانی شارستانی سەر دەکەوێت بەسەر بربەریەکاندا. دواتریش وەزیری بەرگری ئەمریکا سەردانی هەولێری کرد و لەوێش لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق و کاربەدەستە ئاسایشەکانی هەرێمدا کۆبووەوە و تیایدا جەخت لە هەماهەنگی هاوبەش کرایەوە لە شەڕی دژی دەوڵەتی ئیسلامیدا. هەروەهاش باز لە پرۆسەی ئازادکردنی شاری مووسڵیش کراوە. لە ئێستادا نزیکەی 3400 ڕاوێژکار و ڕاهێنەری سەربازی ئەمریکا لە عێراقن. سەرۆک باراک ئۆباما سەردانە کێنیا دەکات ji بۆ دوو ڕۆژێن دانوستاندنان لەسەر بازرگانی و ئەولەهیە. ji بۆ پێشوازیە برس ئۆبامەژی نەیروبی هاتبوو خەملاندن. ئەvە یەکەم جارە ئۆباما سەردانە کێنیا دەکا وەکا سەرۆکی ئەمریکا. لێش جووی ڕاوی وڵاتی گرنگیات تایبەت هەیە. بابیوی لێبوویە و کارمەندێ یەکەم حکوومەتە سەرۆکێ کینیا بووە لە وەرژی بابی وەغەر کردە و هاتیە ڤەشاتن لە 2006 دەما سیناتۆر بوو ئۆباما سەردانە وڵاتی کردبوو. توندڕەوانی دەوڵەتی ئیسلامی چەکێکی تریان زێت کردوێتە سەر جبەخانەی خۆیان و بریتە لە چەکی ترسناکی کیمیایی. زانا عومەر پەیامنێری دەنگی ئەمریکا لە چەند کاتژمێرێکدا دەگاتە شوێنی ئەو هێرشەی توندڕەوان لەم ماوەی ڕابردوودا کردبیان لە شاری حەسەکە لە سووریا و زانیاری زیاتری لایە سەبارەت بەو لێکۆڵینەوەی دوا بە دوای ئەو هێرشە دەستی پێکردووە. یەکینیە پاراستناگەل و ڕێخستنا CAR و ساهان دەبێژن گۆداعشێ عێریشێکە کیماوی لە باژارێ حەسەکێ و ناوچەیە تلبراکێ پێکانیە. دو ڕۆژە 28 حێزێرانێدا ئاگاهیەک ji باژارێ حەسەکێ ji بۆ دەنگی ئەمریکا هات گۆرۆکێتên هاوnan bi taxa salihiyê ketine û hilmeke nenormal belav bûye. Li ser bingeha vê agahiyê tîma dengê Amerîka duwê rojê de berê xweda bajarê Hesekê. Li wê derê jî tîmeke yekîniyê parastina gel hebû lêpirsîn dikir û perçeyên hawnan didan hev. Xelk li vê de agahî dan yekîniyê parastina gel got hilmek yani nenormal derdikeve ji ber wê jî yekîniyên parastina gel niha derbas bûye hin perçeyên wan hawinan didine hev. هالماي شاو بتكارش ما فيش يا اخي وكر على كبريت بقبار ودنزات شو يعني بس قلت مزعج يعني قلت والفيدش خلون يجي زيت والله هنا اثار يبغى اب ما دي دركته ما دي شو ادبي والله كل شيء مشويته وفوضى تدبيني يعني حركس بين كريه تسمم بيرتشي بويه وبام جينا تدبينا وهتنا عينك يبون بكات شماتتي شلون كانت الريح بهناکە نەنۆرمال بوو گەلێک نەخۆش بوو بۆمبارانکردن ڕۆژە نیڤرۆ بوو. وی دەمێ گومان هەبوو لێ مەنیکاری بوو ئەف ئاگاهیە عێریشا کیماوی تەکەس بکەن ji ber wê jî em li hêviya encama lêpirsîna yepekê û rêxistinên iman. Di daxuyaniyeke nivîskiyî ya yepekê de tekez kir got ew çek kîmawi ye.
لواشنطن هن روزنامه لسر زمان ریخستنا ساهان انجام لیپرسینا وی لواشنطن بلاف کر گو او ایریش کیماویه ریدور خلیل بردت که یکینی پاراستنا گل جی کامیرا دنگ امریکا را انجام لیپرسینی تکس کر درکت اورتگو غازکی کیماوی هاتیه بکارانین فقط جوره وی چه رنگه او نهات ناسکرینج برگو تکنیکا گوکتی خواستن او پیدانا بر روش آوای کردستانه هر وها لگل پسپورین یه سازین ناو نتوی تیکیلیجی چی بون او بخوشی هات نویدری تایبتی ریخستنا یا ساهان او بخوشی هات نویدری بخوشی لیکولین کرن هر وها فرماندار یکینی پاراستناگل ریدور خلیل گودوا به جواکا ناونتوی و کوالسیون ناونتوی لدیجی داعشه به ارکی خواه رابه جبوه یکیجی اف جواکا ناونتوی و کوالسیون ناونتوی لدیجی داعشه لبرانبری مسئولیت که مثلا گوگ آلیکاری گوگتی خواستن جبول برانبری وی ایری شاهانه جبوی پگی پیشکش بکن لسر عرضی لگوری انجام لیپرسینا یکینی پاراستناگل و ریخستن امریکی اف ایریش کیماویه و دناف خلکین حسکی ده اف آگاهی مترسیه که مزن آنی هولی ترسا خلکین حسکی اف گو حسکی مینا حلب چای لراسی کمکوژیه که کیماویوره نها ما ام هات نها ما بتشعبي خوش جديد رنج زر لسرباها ونانا وهمشي هالموان قال لك يتوجه و مروف جيش دكه و تندرستياوي جي هر ندرستيكه زان عمر دنگ امریکا حسکی هەڵبەتە دەخیل وەکو خۆشە دەزانیانی لە قەیرانی سووریادا لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا هەتا ئێستا ئەمە یەکەم جار نییە کە دەگوترێت چەکی کیمیایی لە قەیرانەکەدا بەکار هاتووە. بەڵێ ڕاستە ڕژێمی ئەسەد بەکاری هێناوە لە دەوروبەری دیمەشق چەند جارێک بەکارهێناوە و وەکو دەڵی پشتڕاست کراوە یعنی ڕاستە شارەزایان چوونە وێندری و بینیان و شتێکی دروست بوو بەڵام ئەوەی کە داعش بەکاری بێنێ ئەمە وتراوە زۆر جار بەڵام ئەمە لەم راپۆرتە دیارێکە کە هەندێک نیشانەی هەیە هەندێک شوێن دیارن کە شتە کیمیاویەکەی تایە لە بەڵام خۆشبەختانە کە کاتەکەی بەسەرا چووە کاریگەری زۆر کەم کاریگەریەکانی زۆر کەم بووە. و پشتی هێریشن داعش لە تونسێ و کوشتناسی و هەشت کەسان سی جوانە هەوڵاتیان بریتانی بوون لە بریتانیا مشت و مرد تێکردن لەسەر چاوانیە ژنابرنا vê کۆمەڵێ سەرک وەزیر دەیڤد کامرۆن ڕێبازێن نۆ داڕشتنە ji بۆ ڕاوستاندنا پرۆپاگەندایاوێ و ڕێگرتنێ لە هاتن و چۆن و بەشداریە بیانیان divê کۆمەڵێدا. دیویدیا کانودا دیار دکه ملیتان دولت اسلامی لشکرین حکومت سوری دکوژن. سروک وزیر بریتانیا دیوید کامرون دبیجه اوه او رنگ پروپاگاندا یا دوی بیت راوستاندن. ام بری خوبدن ریبازی نو به ارمانج داگو ام کاربن دانو سندنی به سروک کوری بری نوان اعلان را بکن بو ام کیناوان جخواه دور بخد. رخنگر دبیجن کو رئیسدار کامرون مسلمانا گشان دکه آرمانج. He's come out with a strong us and them narrative. او بخورتی جناف گفتگوی ناو موان ده درکت دروه و هول ده بو جدابونی و پرچکرنی او گفتگویا ناخوازه و او دخوازه رک بری خواه بیدنگ بکن. گل گروپان بخیر هاتنا وان ریبازان کرن دا رادیکالزم بداوی بینن. لیش رو وکار دپرسن گلوی اف ریبازن نو بنگه ها تفلیبونا داعش راوستینه یا نه؟ The one thing that's missing from this تشتکتنه هیج ریبازیا رادیکالیزمی گو ام جبیر دکن او گو کسیم باوریا خوپیتینن و توی وی دبن بخورتی دخوازن بسر کون. اشرف دبیجه اف دفرن کتن دبن کنترولا داعش بری سالکه دهیله ببردوامی خلق تفلیوان ببن. او هر وسا دبیجه دوی اف پرزگریکه بیتا چاره سر کرن. براستی ریا سرکی بو وی تشتی او گو ام لقادین شر تکون رویوان. دوی دمیدا حکومت بریتانی دانستاندن دکه لسر چاره سرکرنا پرزگریکا داعش لسوری لیوان پشراس کر کو او لشکران ناشینن. لهروسا جی ام زلال دکن گو چکر یارا لسوری ام بکن دوی نکوه برجواندی بشار الاسد و رژیماوی. اشرف هر وساد بیجه دوی ولادن روژا وان ندرسن کو داعش بکن آرمانجا خویا سرکی. a lower priority than Daesh. دویگو کشیا اسد کمتر به جیا داعشی. داگو ام وی تشتی بکن از دترسم گو اف شریحان دمک دور و دریج بستینه جبلاف کرنا تندو تجیه.
امریکا کوالسیونه که برای ودبه دیدا به ایریشن اسمانی شر میلیتان داعش دکن. دیوید کامرون دخوازه آلیکاری بریتانیا جبو وی کوالسیونه فرح بکه او ایریشی سوری بکه لدوی پیشی پرلمان وی تشتی قبول بکه او اف وی بمهان دریج بکه. راویندوسکی دنگ امریکا. نێردراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی سێکسی لەو شوێنانەی قەیرانیان تیادایە ئاگاهی دەدا بۆ کشانەی دایانەوێت بچنە ناو ڕێکخراوی تونڕەوی دەوڵەتی ئیسلامیەوە و دەڵێت کە چوونە ناو ئەو ڕێکخراوەوە ئیتر گەڕانەوەیان نییە و هەروەهاش دەبێتە گەورەترین هەڵەی ژیانیان. ئەم لێدوانانەی زەینەب بانگورا لە کۆبوونەوەیەکی تایبەتی ئەو ژنان و کچانەدا بووە کە لە دەستدرێژیەکانی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی ڕزگاریان بووە. داعش لە مێدیای کۆمەڵایەتی کەڵک وەردەگرێت بۆ ئەوەی ژنان و پیاوانی نوێ بەرێتە نێو ڕیزی خۆی. داعش داوایان لێ دەکات دەست لە بنەماڵەکانیان هەڵبگرن و تێکەڵبا خلافەت لە بەشەکانی سووریا و عێراق بن. بەڵام گەلێک زوو بۆیان دەردەکەوێت ئەوە نییە کە ئەوان بیریان لێ دەکردەوە. داعش وەک بیتاقی یەکسەرە وایە دەچێ ئەوەی و ناتوانانی جارێکی دیکە بگەڕێەوە. بەنگۆرا دەڵێت ئەوە بە تایبەت بەسەر ژنان و کچان داهاتووە. ئەو دەڵێت تەنانەت ئەوانەی بە دڵخوازی خۆیان دەستنە نێو داعش قوربانین و پێویستیان بە یارمەتی هەیە. هەر دروست وەک ئەوانەی لەلایەن گروپەکەەوە ڕفێنراون. ئەو لەم دوانەدا سەردانی کەمپەکان لە لوبنان، تورکیا و ئۆردنی کرد و لەگەڵ ئەو ژنانە کۆبەوە کە لە چنگ ڕفاندن و دەسڕێژی سەرسامهێنەری داعش ڕزگاریان هات. کاتێک گەڕامەوە ئەوەندە دڵشکاو بووم کە تەنیا بە گریانەوە خەوم لێکەوت. بە تایبەتی کۆمەڵی ئSD زۆر زیانیان وێکەوتووە. راپۆرتێکی نوێی نەتەوە یەکگرتوەکان دەڵێت دەوری 3500 ئSD هەروە داعش گرتوونی و لە ژێر دەستدرێژی ناموسی و ئازاردانی جەستەیدان. ئەنگۆرا دەڵێت کاتێک ڕفانەکان دەستیان پێکرد گەلێک ژنانی ئSD خۆیان کوشت. چاوم بە ژنێک کەوت کە لە ڕاستیدا لەگەڵ 14 کەس گیرا بوو و ژەهری تێکەڵ دەکرد و دەیدا بەو 14 کچا بۆ ئەوەی خۆیان بکوژن. ئەو دەڵێت ئەوانی دیکە یان بە پەچەی سەریان خوان خنکاند یان ڕەجی جمگیان بڕی. هێندێک بەردەوام فرۆشران، هێندێک بۆ پاکەتە جگەرەیەک مامەڵایان پێکرا. گەلێک قوربانی بۆ ئارامبوونەوە ڕوویان لە بڕوای ئاینی خۆیان کردووە و چونکە خزمەتگوزارەکانی باری سایکۆلۆژی و کۆمەڵایەتی شێوە ڕۆژاوا بە شێوەیەکی بەرفرەوان ئامادە نین. بانگۆرا دەڵێت گەلێک لە کچانی گەنجتر تەنیا دەیانەوێت بگەڕنەوە قوتابخانە. ئەو بە کچەکانی کورد باشترین تۆڵە ئەستانەوە بۆ ئەوان لە دژی داعش سەرکەوتنیان لە ژیاندایە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. و کەس و کار و دۆستێن قوربانیان تەقینە خواکوژیا سروچێ لە جهێوەی ڕوودانی جیڤیان ji بۆ ڕێزگرتنی لە قوربانیان ژمارەکە کەسین ji teqînê veresiyayê û komela dayikên aştiyê bi dilên xemgîn qurbanî li bîr anîn. Peyamîra dengê Amerîka Xercan Farqîn li wer amade bû ev raport gihandiye. Lîstê mehê li Sirûcê 32 ciwan li hewşa navenda çanda Amarayê di êrişeka bombayî de jiyana xwe ji dest dan. Cenaze çûn çar aliyê Tirkiyê û bajarê Kurdistanê. 300 ciwan ji bo zarokên Kobanê pirtûxaneyek ava bikin diçûn Kobanê û digel xwe ji bo zarokan Pelîstok û Amûrên dibistanê jî dibirin. Ev roj li ciyê bûyerê bîranînekî çêkirin ji bo cangoriyan. Doktor Ayten İnan dema çalakiyê li avahiyê bûye. Ben onlara cüzdanımla ellerine verdim. Zarokên rojê dêbirîka wan da qirûşek pere nebû ji bo zarokên Kobanî civiya bûn lê bi hoviyetiyek mezin hatin kuştin. Dewleta Tirkiya di vê hewşa biçûk de nikarîbû wan biparêze. Kabila bersiv bidin çima ev zarok hatin kuştin. Pelîstokê ku ciwanan digel xwe anî bûn danîn ciyek ku lê candan. Dayikî haştîne em biqasa sal ji tüm ji giderê de em ban dikin, em dengê xwe bilind dikin, em dibên aştî, em dibên rihetî, em dibên silametî. Em nizanin ku dikir roj bi roj. Kom ku jî wanî çê bibin. Em nizanin ku dikir roj bi roj. Xwasteka me boş here, xwasteka me neçê here. Biqasta însan, biqasta heval, biqasta üniversiteli, biqasta aştiya ku dixwazin ji dera dûr de alîkariyê tînin dixwazin
كودك في هاويرا جنازة خهرن جمالا بابا خارق كودك هرن يعني تشتكي أم بيجنتنا اسماعیل دنلی خورتک سروجه جلنگ خاص ساقته ده همین دیمن انتقین ده خویادگه لبریا کو بمب بتاقه اجبرگر مازده دخوازه هر آوک سر خوب که پر خمگینه کو گلک حوالو هوگری نوی مرنه Küçük adım attım. Çok şiddetli patlama. Dönüp baktım. Beje heval me ku em behevra dikeniyan di nav çend saniye da perşe vasle bun. Xwazî ez jî xelas nebûma. Di taqînê de du xortên Sûrûcê jî mirin. Kasım Deprem û Osman Çîçek hevalê İsmaîl Denlî bûn. Ev der goristana şehîdên Kobaniyê al Sûrûcê ye. Bi sedan kes ev roj xatirên dawî ji xortan dixwazin. İsmaîl li peywan digirî û dibêje ku xwazî ez jî ne mama. Xecîcan Farxîn, Dengê Amerîka, Sûrûc. پێدەچێت هەژاری و نەداری لە عێراقدا لە ئاستێکی بەرزدا بێت وەک سەلاح بامەڕنی لەم راپۆرتەیدا ئاماژەی پێدەکا خێزانێک دەیانەوێت گورچیلەیەکی یەکێ لە کوڕەکانیان بفرۆشن تا خێزانەکە بتوانێت پارەی ئەو نەشتەرگەریەیان هەبێ کە بۆ باوکی دەکرێت. ڕێژە هەژاریە لە عێراقی ڕۆژ بوو ڕۆژە بەرەفزێدەبوونێ دادەچیتن و هاوڵاتیان دەستکرد ناچاری هەمی کاران دکەن دا و ژیانە خۆ پڕێبە ببەن. بابێ حوسەینی و خێزاناوی ژبەر دەستکورتێت vên گورچیرکا کوڕێ خۆ بفرۆشن دا و بابێ حوسەینی نەشتەرگەریە دلێ خۆ بکەتن و زارۆکێن خۆ بخودان بکەن. ji destkurtiyê min devêt gurçîlka kurê xwe bifrûşim. Dergehek nemaye ez lê nexutim. Kesê harîkariye me nekiriye. Kî ve biçim? خير قرار اضطرينا بيه نبيع الكلى مال تبنى. ما بريار داك و ام قلتشكا كوري خو بفروشن جبر فيجيانا ام دجين جكي ماسيه و فقيريه ام قلكي فقيرن. وزارة بلاندانان عراقي بهاريكاريا بانكان دولة ريجا هجاريا العراق لصال البوريدا بنوزدر صدى دست نشان كرينا لي بشتي هاتنا داعش و زيدا بنا كان بران افريجا برفسه حتى سو اكس صدى يا بلندوه. عدينا المؤشرات جمارة فقيرية هجمارت ومديد كو جمارة فقيرية لعراقي 23 جسدية لي بشتي مها حزيران يا صالة 2014 تنارينا مدى جمارة فقيرية بلنتر بويا ام نكارم بيجن كو 19 جسدية هل بد جمار بلنتر بقلكي تباكو جهشتيا 6 جسديجي. هەرێما کوردستانیش بەرکو بە پلانەکە توکمە کارên خۆ ڕێڤە دەبن ڕێژە هەژاریە بەرامبەر پارێزگەهên dinên عێراقی کێمترە و وەزارەتە پلاندانانە عێراقی jî ئاماژە vê rêjê diket. نسبة الفقر في محافظات إقليم كردستان فقيري لهريما كردستان كيمترا جبركو أم دبينن كو بيشكتن لهريما كردستان هي بيتر جهمو بارزگهن دنيا عراقي بونمونة بارزگها سليمانية جمارة هري كيميا فقيرية لهيا تاني دوج الصدي فقير لهنا هولير 3.8 صدي ودهوك 5.8 صدي أفد دخويا كرن كو فقيري لبارزگهن هريما كردستان كيمترن جبارزگهن دنيا عراقي. هێلا هەژاریە لە عێراقی گەهشتە کارێکی مەترسیدار لەو ڕەهەمیلانێک حکوومەتە عێراقی ئاگەهدار دەکەن کو پێداچوونە خوب بکەتەوە و پلانەکە نودا ڕێژیتن داکو ئەو ڕێژە بەرەف بلند بوونێدا ناچیتن. سەلاح بامەڕنی دەنگی ئەمریکا بەغدا. وەزیری دەرڤەی ئەمریکا جان کێری بەڕەوانی ji ڕێکەوتنا ڕاوستاندنا ناوکیە ئیرانی کرد لە جڤینەکە گوهداریکردنێ لە جڤاتە سیناتۆرین ئەمریکی لێ ئەو کەت بەر هێریشە ژمارەکە سیناتۆرین کوماری کو دەبێژن ئیرانیان کێری خاپاندیە ji civîna guhdarîkirinê li civata Kongrêsê ev raport gihaya Code Connection. وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشوازێکی گەرمی لێکرا لەلایەن چالاکوانانی کۆتپینکەوە هاوکاتی دەستپێکردنی دانیشتنەکە. بەڵام ئەو ڕێکەوتنە ناوچەی جان کێری کارێکی زۆری تیادا کرد تا بێتە ئاراوە هەرزوو کەوتە بەرهێرشی ئەوانەی لەگەڵ ئەم ڕێکەوتنەدا نین.
پێم وایە ئەوەی لەم دانوستانەدا کردوتە ڕێخستنی زمینەیەکی لەبارە بۆ ئێران تا چەکی ناوەکی دروست بکات ڕێک بەهۆی ئەم ڕێکەوتنەوە. جانکێری وەڵام دەداتەوە و دەڵێت جاتەواوی جیهان پێی خۆش بێدیان نا ئێران لە ئێستادا خاوەنی بەرنمەیەکی پێشکەوتووی ناوچیە. ئێران توانیوێتی مەتریاڵی پەرشبوونەوە بەرهەمپێنێت بۆ دروستکردنی بۆم و ناشتوانین ئەو زانیاریانە لە ناوبەرین. جانکێری دەڵێت باشترین بژارە ئەوەیە ئێران بخرێتە بەر پشکنینێکی بەهێزی نێونەتەوەییەوە وەک لە ڕێکەوتنەکەدا هاتووە. هەندێک لە دیموکراتەکان ستایشی وەزیری دەرەوەی ئەمریکا دەکەن بۆ دروستکردنی هاوهەڵوێستی لە نێو زلهێزەکانی جیهاندا لەسەر ئێران. هەر بە سەیرکردنی ڕێکەوتنەکان دەزانرێت چەند شتێکی گەورەیان کردووە. بەڵام زۆربەی کۆماریەکان ناڕەزاییان هەیە بەرامبەر بەم ڕێکەوتنە. پێویستە ڕژیمی ئێران و هەروەها جیهانیش بزانن زۆربەی ئەندامانی کۆنگرێس پشتیوانی لەم ڕێکەوتنە ناکەن و هەرکەس سەرۆک ئۆباما لە ئۆفیس نەما ئەم ڕێکەوتنەش نامێنێت. خۆپیشاندەران هاوار دەکەن سەرۆکێکی ئاشتی خوازمان دەوێت و هەندێک لە خۆپیشاندەرانیش وەک وەڵامدانەوەیەک هاواریان دەکرد تێدمان دەوێت بۆ سەرۆکایەتی. تێد کروس سیناتۆری کۆماری گرتبوونەوەیەکی کرد دژی ڕێکەوتنەکە لە شوێنێکی نزیکی کۆشکی سپیەوە و دەیگوت سەرۆک براک ئۆباما خۆی داوەتە دەست ئێران. بەڵام خۆپیشاندەرانی کاتپنگ قسەکانیان پێدەبڕی. دەمڕاستی کۆشکی سپی ئەو جۆرە گرتبوونەوەی بە خۆپیشاندانی لایەنگری شەڕ ناودێر کردووە. کۆنگرێسی ئەمریکا تەنها 60 ڕۆژی لەبەردەستدایە بۆ دەنگدان لەسەر ئەم ڕێکەوتنە و لەوانەیە لە مانگینۆدا پەسەند بکرێت یانیش ڕەت بکرێتەوە. جازیزانم هاوکات کە سوکار و دۆستانی چوار هاوڵاتی ئەمریکاییەکەی لە ئێران گیراون یان دیار نەماون سەر لە نوێ داوای گێڕانەوەیان دەکەن پاش ئەو ڕێکەوتنە ناوچەی زلێزەکانی جیهان لەگەڵ ئێراندا مۆریان کردووە. هەندێک لە یاسادانەرانی ئەمریکا دەڵێن پشتیوانی لەو ڕێکەوتنە ناکەن ئەگەر بێت و ئەو چوار کەسە ئازاد نەکرێن. زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. ڕۆژنامەی واشنگتن پۆست داوایەکی لای نەتەوە یەکگرتوەکان تۆمار کردووە بۆ ئازادکردنی ڕۆژنامەوانەکەی جەیسن ڕزاییان کە وازیاتر لە ساڵەکە لە ئێران گیراوە. هەر ڕەنگەیەکی ئەم کەیسە واتە بەندکردنی دادگایکردنی دۆخی نێوبەندیخانەی پێشێلکارێکی جێگای شەرمی مافەکانی مرۆڤە و ڕێزلێنانی گشتی پێشێل دەکات. ڕزاییان یەک لەو سێ ئەمریکاییە لە ئێران زندانی کراون. کەسێکی دیکەی ئەمریکایی 8 ساڵ لەوێ بێسەر و شۆم بووە. چارەنووسی چوار ئەمریکایەکە کاریگەری دەبێت لەسەر چۆنێتی دەنگدانی قانوندانەران لەسەر سەوداکەی لەگەڵ ئێران. ئێستا باوەڕم وایە کاوە بە تەواوی جێگای پەسەندکردنە کە ڕێکەوتنەکە لەسەر شایستەی و خودی نووسراوەکە نیوەڕۆکی هەڵسەنجێنین بۆ مانایە کە ڕێوشێنی تاقی بکەینەوە مسۆگەری بکەین ئەگەر ئەو ڕێکەوتنە بەکردەوە جێبەجێ نەبوو بۆ گەلێک لە ئێمە هۆکارێکی دیکە کە ڕەنگە بە تەواوی بۆ مسۆگەرکردن نەبێت بەڵام دەتوانین لە بەرچاوی بگرین ئەوە ڕەفتاری تری ئێرانە. بەڕێوەبەراتی ئۆباما ئەوەی ڕوون کردوتەوە ئەو چوار ئەمریکاییە پەیوەندیان بە سەودا ناوچێکەوە نابێت. پێمان وانەیە هاوڵاتیانی ئەمریکا کە بە ناڕەوا بەندکراون دەبێت وەک لایانی مامەڵە پێکردن بەکاربهێنرێن. وەزیری دەرەوە جان کێری گوتوێتی لە هەموو کۆبوونەوەیەک لەگەڵ ئێرانیەکان داوای گەڕانەوەی ئەمریکایەکانی کردووە و ئەمەش ڕۆژی چوارشەمە لەلایەن وتوێشکەرێکی ئێرانیەوە پشتڕاستکرایەوە. ئەگەر موضوع هەستەی تەمام بشێ ئەگەر ئێمە مەسلەی ناوچی تەواو بکەین وێ دەچێت کە ئێمە لەسەر بابەتەکانی دیکە هەر جارێک کەیسێک وتوێش بکەین و لەسەر بناخەی بڕیارەکانی کاربەدەستانی باڵای وڵات بێت. ئۆباما دەڵێت ویلایەتە یەکگرتوەکان واز ناهێنێت تا هەر چوار ئەمریکایەکە دەهێنرێنەوە وڵات. حەیدەر کەریم دەنجی ئەمریکا. و یەک ژنافدارین کومیدیایە ئەمریکی جان ستیوارت بڕیاردا دەبژێ بەرنامە خۆیان تەلەڤیزیۆنێ بەردە ئەو ڕاگەهاندن بوو ئەگەر پتر خەڵک ئامادەی وێ بەرنامە بن و دیسان چەند شەوێن داوی ئاوە خەڵک پتر بەرێخوا بدێ بەلکو کەسێن هەری نافدارین ئەمریکاژی ببن میێوانن دە دەیلی شۆ شەواسی شۆم بووێ سەما دزەی لور بوو ئەف راپۆرت ئامادە کردە. لە پاش 17 ساڵی بەرنامەی کۆمیدی سیاسی خۆی ڕۆژەکانی جۆن ستیوارت لە بەرنامەی The Daily Show وا لە کۆتایی نزیک دەبێتەوە. لە 6 مانجی 8 جۆن ستیوارت آخر حەڵقەی بەرنامەکەی خۆی تۆمار دەکات. من زۆر غەمبارم بەڵام بە هەر حاڵ شتێکی باشە چونکە باوەڕ ناکەم هیچی تر درێژە بەکارەکەی بدات. من پێم وایە هیلاک و بێزارە و پێم وایە کاتی ئەوە هاتووە دەستبەرداری بێت و شتێکی تر بکات کە خۆی بیەوێت.
داواکاری بلیتی بەرنامە زیاتر بووە لە پاش بڕیاردانی کۆتایی بەرنامەکەی، بەڵام ڕۆژی سێشەمەی ڕابردوو خەڵکەکی زیاتریش چاوەڕوانی بلیتی بەرنامەکەیان دەکرد. هەندێکیان سەر لە بەیانی زوو چاوەڕوان بوون چونکە جۆن میوانێکی گەلێک گرنگی هەبوو کە خەڵکەکە دەیانویست بیبینن. لەوە تای 5:30 بەیانیەوە چاوەڕێ دەکەم. من لێرەمە بۆ بینینی جۆن ستوارت و سەرۆک ئۆباما. زۆر دڵخۆشم. سەرۆک ئۆباما بۆ 7مین جار ئامادەی ئەم بەرنامەیە بوو، نەک هەر لەبەرەوەی ویستی باسی مەسەلە سیاسیەکان بکات، بەڵکو بۆ ئەوەش بۆ تاماڵ ئاوایی لەگەڵ جۆن بکات. من بڕوا ناکەم تۆ پێش من بڕۆیت، من فەرمانێکی ئیداری دەردەکەم و جۆن ستیوارت نەتوانێت ئەم بەرنامەیە بەجێ بهێڵێت. هەروهاش جۆن پرسیاری کرد لە ئۆباما سەر سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست. ڕگەم بدە بە پرسیارێکە لێ بکەم سەبارەت بە ئێران. ئێمە تیشمان خستۆتە سەر چ تیمێک؟ ئێمە چێ بۆمباران دەکەین؟ ئێمە ئێستا لە هەوڵی لە ناوبردنی چەکدارانی داعش داین و بۆ ئەو مەبەستە شاوبەندیەکی 6 وڵاتیمان پێکەوە ناوە و ئەوەش سەرتۆپی بایەخمانە. پاشنۆ کاتژمێری چاوەڕوانی لە کۆتایی بەرنامە خەڵکەکە زۆر بە خۆشحاڵی و پێکەنین چوونەوە ماڵەوە، بەڵام هەروها لە پاش بەرنامەکە مانەوە بۆ ئەوەی خواحافیسی لە سەرۆک ئۆباما بکەن. سەما دەست خۆش زۆر زۆر سپاس. ڕابردێکی جوان بوو. جۆن ستیوارت کابرایەکە کە ئەوە دەینێکێکی بەرنامەکەی تەماشە بکاتن و ببینتن، بەڵام تۆ لەوەی بوو یانی شتێکی کەمێکەوەیە ماندوو بوونی بەڵاشتێکی زۆر خۆش بوو بەڕاستی لەوێ بوو. ئۆبامەت بینی سەرۆکت بینی، بەڵام جۆن ستیوارت بینی کە توانیت قسە لەگەڵا بکەیت؟ بەڵێ جۆن ستیوارت پێم کرا یەک پرسیاری لێ بکەم کەوەی ویستم حەزم لێ بوو یەکێک لە سکرپتی بەرنمەکەی ببەمەوە. جە لێم پرسی گوتم ئایا ئەمڕۆ دەتوانم سکرپتی بەرنامەی خۆت بم؟ گوتی معلەسەف ئەوڕۆ تو زۆر بێشانسی لەبەرەوەی ئەمڕۆ ئەمن میوانی خۆم پرەزیدنت ئۆبامایە، سەرۆک ئۆبامایە، سکرپتمان نییە. یعنی بەرنمەکە هەمووی بەڕاستی پرسیاری خۆی بوو لە بۆ ئۆباما، هیچ سکرپتێک دانەندرا بوو. ئایا لەوانەیە پێشی حەڵقەکە باسییان کردبیکەوەی باسی چ دەکایان پرسیاری چی لێ دەکاتن، بەس هەروەهاش جۆن ستیوارت ناسراوە کە عادەتەن ئەو شتینەوەی گەستی هەبیتنەوەی میوانەی هەبی باسی سکرپت و ئەوانە ناکە، هەر لەوێن دەرباسی پرسیارەکان ناوداریشە بەوەی کە کۆمیدیایان گاڵتە بە سیاست و سیاست ماداران دەکا سیاست ناودارەکانش ئەوەی زۆر دەکاتن. زۆربەی میوانەکانی زۆر میوانی سیاسیشی هەبوو، وەکو بیل کلنتن، هیلاری کلنتن، جیمی کارتەر، ئەوانە هەموو برین بیل کلنتن و جیمی کارتەر ئەوانە هەموو سەرۆکی ئەمریکا بوون. خۆشتر بۆی نوکتە باسکە وڵی نازانم هیچ. بەرحاڵ سەما من بینیم کە هاتو چۆن شتێکی زۆر زۆر قرس و ئەوە بوو بابەتی سکیوریتی و شتانە. بەڵێ سکیوریتیەکە بەڕاستی لە لای سکیوریتی وام نەدیت بوو قەت لەو شەوەی چکەم پێشتریش هەرچوومەشەوەکەی 2-3 پێشی ئێستا سکیوریتیشی زۆر زۆر هەبوو. سیکرت سرویسی ئۆبامای لەوێن دەربوو، تقریبا 200 پۆلیسی شاری نیویۆرک لەوێن دەریش بوون. ستیوارتش ناودارە پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکاتن، پێش ئەوەی کامێرەکان شوەکەی ئەوە بکاتن لەگەڵ خەڵکە قسە دەکات، لەگەڵ ئەو خەڵکانی کە ئامادەی شوەکە دەبن. هەر بەو ڕێگایشم پێم کرا پرسیارێکی لێ بپرسم کۆی پێشی شەوەکە دەست پێ بکات، پێش تەزیری شەوەکەی بکەن تقریبا 10 دقیقە 15 دقیقە پرسیاری لە جمهورەکەی دەبا. ئەوە ئێستا دەستی پێکردکەوەی ئێستا بەس کەمتر لە 7 حەڵقەی مایە حتاکو شەوەکەی تەواو دەبی، ئەوە 17 ساریشە لەم بەرنامەیە کار دەکات. ناڵێن چیە جێگەی دەگرێتەوە؟ جێگای جۆن ستیوارت ترەڤەرنەوە کەوەی ئەویش یەکێکی کۆمیدیە خەڵکی ساوت ئافریکایە. ئیتر بەڕاستی ئەمە ناودار نییە؟ بەڵێ ناودار نییە، یعنی زۆر ناودار نییە، یعنی خەڵکی ئەوی دەیناسی لە ئەوانەی مەسەن تەماشای ستاندەپ کۆمیدی یان عادەتەن دەستنە ئیمپرۆڤی کۆمیدی نوکتۆن دەڵێن یان دەستنە کۆمیدی شەوە لایڤەکان، هەر بەو شێوە مەشهورە. ستیوارت بەو شێوەیە دەستی پێکرد بوو، هەر جۆن ستیوارتیش وەیە بەو شێوە دەستی پێکرد. لەوانەیە لە بەخۆی ترەڤەرنەوە بەتەمای دەست پێ بکات لە مانجینۆ، لەوانەیە لە ماجینۆ تەماشا دەکەین بازین کۆ. سپاس دەست خۆش. بەڵێ بینەروی تەماشەوانن هێژە هەتا ڕۆژە سێشەمبەی دەخیلی شەمۆ بەڵێن ساڵح و ستافی بەرنامەی هیڤیا دەمێن خۆش و شاد جوەرا دەکەن. خدا حافیز.